ئێوارەتان باش من سامان بەشارەتین بەرنامەی حەوت پرسیارتان پێشکەش دەکەم. ئەم ڕۆژ لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی عێراق هیچ بڕیارێک نەدرا بۆ ناردنی موچەی موچەخۆرانی یاریمی کوردستان. هەموو ئومێدەکان لەسەر ئەوە هەڵچنرا بوو کە ئەمڕۆ سوودانی سەرۆکوەزیرانی عێراق بڕیار بدا کە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بنێرێ، بەڵام ئەوە نەکرا. عێراق دوورە لەسەر ئەوەی کە دەبێت تەواوی مەلەفی نەوت ڕادستی بەغدا بکرێ ئەو کاتە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان دەنێرێت. هەوڵەکان دەگوترێ بەردەوامن، بەڵام بەڕاستی لایەنی دەسەڵات کە پارتی وێکێتین هەرچەنە لە کۆبوونەوەی دوێنێ گوتیان ئێمە جەخت دەکەینەوە بۆ ئەوەی کە کێشەی موچە چارەسەرکرێ، بەڵام هەتاوەکو ئێستا هیچ هەنگاوێک نەنراوە. بەغدا سوورە لەسەر داواکاریەکانی خۆی، هەرێمی کوردستانیش من نادا بۆ داواکارەکانی عێراق. لەم نێوەندەدا تەنها موچەخۆران زەرمەندی یەکەمن، نزیک دەبێتەوە لە 3 مانگ تاوەکو ئێستا موچەیان وەرنەگرتووە. دۆخی خەڵک خراپە، بازار خراپە، موچەخۆر خراپترە. نازانرێت ئەم هەویرە چەند ئاوی دەوێت. بۆیە ئەم گرفتە هەروەکو خۆی ماوەتەوە. ڕۆژ دەدەنە دەمی ڕۆژ، هەفتە دەدەنە دەمی هەفتە کە کێشەکان چارەسەر دەبێت، بەڵام تاوەکو ئێستا چارەسەر نەکراوە. من ئەم ێوارەیە لەسەر ئەم تەوەرە میوانداری دکتۆر موسەنە ئەمینم کردووە، سەرۆکی فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستان لە پەرلەمانی عێراق، کە بە خۆشحاڵیەوە لە بەغدای پایتەختی عێراقەوە لەگەڵمە. کاک دکتۆر زۆ بەخێر بێ بۆ زووم. بۆچی ئەم ڕۆژ من جێگری سەرۆکی فراکسیۆنم ببوورە جێگری سەڵا هەر بە سەرۆکی فراکسیۆنەچی کاک دکتۆر هەر سەرکەوتوو لەتفی بەڕێستە قوربانم بژی. ئەمڕۆ بۆچی ئەنجومەنی وەزیران هیچ بڕیارێکی نەدا لەسەر ناردنی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان کە ئومێدەکان لەسەر کۆبوونەوەی ئەمڕۆ هەڵچنرا بوو؟ فەرموو. سەرەتا سڵاو و ڕێزم بۆ جەنابێتوە لە ڕێی بەڕێزی شت و بەرنامەکەشەوە بۆ تەواوی بیسەران و بینەرانی بەڕێزی کوردستان. سەرەتا شەریکی خەمی هەموو ئەو قوربانی و هاوڵاتیانم کە شەهید بوون لەم ڕۆژانی دوایی، و یعنی لە دڵ و لە ناخەوە هەست بە ئازاری هەموو هاوڵاتیانی کوردستانەکەین کە ئەمڕۆ بێموچەند، بێکارەبان، بێخزمەتگوزارین، بێئومێدن و بێخەونن، و بەداخەوە کە هەموو ئازارەکانی ژیانیان لێ کۆکراوەتەوە کە ئەچنە سەر شەقامیش مەدەنیانە بۆ داواکردنی مافەکانی خۆیان. بەداخەوە دڕندانەی هێزەکانی دەسەڵات یعنی زەفەرە بن بە گیانی هەندێک لەو کەسە بێتاوانانە و هەندێک برینارەکەن و سوکایەتی بە هەندێکی ترەکەن و لایحەیەکی تۆهمەتیشیان هەیە بۆ ئێمەمەنەن کە دیفاع لە خەڵکەکەین بۆمان ببەخشنەوە. من هیوادارم خەڵکی کوردستان بتوانێ مافەکانی خۆی پێش لەوەی لە بەغدا وەرگێ لە هەرێمی کوردستان وەریگرێ، و لەوێوە بە هێز و هیمەتی خەڵک و بە بەشداری چالاکانی خەڵک بتوانێ ئەم غەفڵەت و کوێری و کەڕیەی کە لە سیستەمی سیاسی کوردستانە هەیە کە نە ئەبینێ نە ئەبیسێ و نە حاڵیە بێ و نە ئامادەیە کە لە کێشەکان بە وردی حاڵی ببێ و نە ئیرادەیەکی حەقیقیشی بەڕاستی بۆ چارەسەری هەیە. هەمیشە پاسا و بیانۆکانی ئامادەن بۆ سەرکوتکردن و دەمکوتکردنی خەڵکی کوردستان، و پاسا و بیانۆکانیشی ئامادەن بۆ ڕێنەکەوتن لەگەڵ دەسڵاتدارانی بەغدا، کە بەداخەوە ئێمە ئەبوایە ئێستا خێرمان کردای بە عێراق و لە داهاتی کوردستان بەشی فەقیر وەژارەکانیانمان باە. کوردستانێکی پڕخێر و دەوڵەمەند و پرسامان و مرکزی گەشتیاری عێراق و مرکزی کشتتوکاڵی عێراق و مرکزی بازرگانی ترانزیتی عێراق و مرکزی زۆرێک لە سەرچاوەکانی پیشەسازی عێراق و زۆرێکیش لە کانزاکانی عێراق و دوای زیاتر لە 30 ساڵ حکومڕانی ئێمە سواڵی موچەژەکەین لە بەغدا ئەوان پێمان نادەن. هۆکارەکەشی چییە؟ بێگومان هۆکارەکەی نەتوانینی
ڕوونیە لە شەفافیت لە داهات، شەفافیت لە لیستی موچە، نەتوانینی جێبەجێکردنی یاسای بوجە، نەتوانینی ڕێکەوتن لەسەر تەفاسیلی هەناردەکردنی نەوت و یعنی شەڕکردن بۆ کۆمپانیەکان و داهات و سەرچاوی داهات بۆ هەندێک لە دەسەڵاتە حیزبیەکان لە مقابلیشیە هەژارکردنی خەڵک، بەرسیکردنی خەڵک، نابودکردنی خەڵک و هەندێک جاریش ئەم بابەتە بەداخەوە بە شەڕ بۆ قوارەی هەرێم و بۆ مەسەلەی نەتەوەی و کوردایەتی و شتانە ئەکرێت کە ئێمە بێگومان لەوە تێگەین کە کوردوای ڕووبارێک لە خەون و جینۆساید و کۆمەڵکوژی مافیەوەی هەیە هەرێمێکی سربەخۆی هەبێ، مافیەوەی هەیە کە دەوڵەتیشی ببێ، مافیەوەشی هەیە کە تەواوی دەسەڵاتەکانی خۆی لەسەر هەرێمەکەی خۆی ممارەسە بکە، بەڵام لە چوارچێوەی دەستوراوە، لە چوارچێوەی ئەو ڕێکارانەی کە ممکن بێت تۆ بتوانانی ئەم دەسەڵاتە سیاسیانی خۆت ممارەسە بکەی و خۆت بە دەستی خۆت پەتی لە قاچ و دەستی خۆت نەئاڵان بێ و خۆت توانی بێتت مۆدلێکی حکومڕانی دروستکەی خەڵکەکە ئامادە بن لەگەڵ تا قوربانی بدەن، نەوەکو لە ناو ناخیانە ڕۆحی کوردایەتی بکوژی. بالمناسبە ئێمە هەمووی سێ چوار ڕۆژە حەوت گەنجمان لە لیبیا گەڕاندەوە و دوێنێش گەنجێکمان هەردووبارە لە لیبیا لە سژنی تاجوراوە گەڕایەوە. ئێستا ئەمڕۆ تەلەفۆنیان بۆ کردم 25 گەنجی تری کورد هەرێمی کوردستان هەر لە لیبیا گیراون، سەرباری سەدان و هەزاران کەیسی تر لە هەر شوێنێکی دنیا بە خەیاڵی جەنابتا دێ. ئەزانی ئەمە چ پەیامێکە؟ ئەم ڕەوە بە کۆمەڵەی گەنجان لە هەرێمی کوردستان لە ئەنجامی چی دێ؟ لە ئەنجامی سیاسەتی فاشیلی ئابووری سربەخۆ و بەداخەوە ئەو سیاسەتی حکومڕانیانە دێ کە دەرفەتێکی نێڵاوە بۆ ئەو گەنجانە ئیلا ئەوەی کە سەر هەڵگرن و بڕۆن و وڵات بەجێبێڵن، چونکە ئومێدێکیان نییە بەوەی بتوان لە ناو خاک و نیشتیمان و زێدی خۆیانە لە کەناری باوەشی باوکودایکی خۆیانە بتوانن بە ئارامی دەرفەتێکی کار وەرگرن، ماڵە مناڵێکیان هەبێ، ژیانێکیان هەبێ، بتوانن پێداویستەکانی ژیانی سەردەمیان ببێ. ئەو ڕێگایە ئەگەر نەبەر ئەزانم هەندێکی چاولێکەریە، ئەزانم هەندێکی لەوانەیە نەزانینی دەرکردنی خەتەر و مەترسیەکانی ئەوە بێ، ئەزانم هەندێکی خەوبینینە بە جیهانێکی پەمەییەوە کە لە ڕێی هەندێ میدیاوە وێنا کێشراوە کە لە ئەوروپا گەنجی کوردەسیەکەوێ، ئەزانم، بەڵام زۆربەی هەرە زۆری ئەم دیاردەیە بەڕاستی خەڵکانێکن کە ئەجزانێ ڕێگەکە چەند مەترسیە و ئەجزانەیە کە ئەوروپا خەونی پەمەیی نییە و بەهەش نییە، بەڵام ئەڵێ هەر چۆنێ بێ گۆڕانێ دروستکەم، هەر چۆنێ بێ نەزان ئەم زانراوە بێ ئومێدکەرە بکەم بە نەزانراوێکی ڕەنگە بە ئومێت. ئەمە واکا کە ئێمە لە ژیانێکی زۆر سەختا بژین. جا جوابی پرسیارەکەی بەڕێزت بدەمەوە، بۆچی ئەمڕۆ لە ئەنجومەنی وەزیران هیچ بڕیارێک نەدرا لەبەرەوەی ئەو لیژنەوەزاری کە پێگەنرا بوو هیچ دەرەنجامێکی نەبوو و لەبەرەوەی هیچ کۆبوونەوەی شانی باز نەکراوە و لەبەرەوەی هەرێمی کوردستان کات ئەدۆڕێنێ ئەو پێشنیارانەی کە بۆی ئەکرێ جێبەجێی ناکا، پێشنیارەکانی شیان دێجار لێ سەختەکرێن و کێشەکان ئاڵۆزەکرێن، سیاسیەکانی هەرێم دەرگ بەوە ناکەن دیارە کە ئێمە بەرەو هەڵبژاردنە ڕۆین و سوودانی ناتوانێت خۆی و مستەقبەلی خۆی و سیاسی و خۆی بکاتە قوربانی هەندێک داواکاری ئێمە. لێرەشام بەستمەوەیە کە ئەو ینی زڵفێکی سیاسی تایبەتی هەیە، خەڵکێک لە کەمینا بۆی دانیشتون بەوەی بیڕۆخێنن لە ڕووی سیاسیەوە، دەرفەتی خولێکی تری پێنەدەن، سیاسی ئەویش لە ڕووی سیاسیە وەزعی باشە، ینی بەختی هەڵبژاردن ڕووی تێ کردووە، احتیمالی هەیە کە دەنگێکی زۆر بێنێ، ئەگەر ئەوەی هەیە کە ببێتەوە بە سەرۆک وەزیران یالانی کەم ببێتە هێزێکی زۆر کاریگەری یەکلاکەرەوە لە عێراق. لەم حاڵە با من پرسیارێ بکەم هەڵکەنراوە سەکەی خۆتت لەبیر نەچێ، یعنی من بۆیە پرسیاریشم نەکە حەزمکەی گوێم لە جەنابەت بێ، زۆر ناومێد دیاری ئەمە لە کاتێکدایە هەم دەسەڵاتداران هەم میدیاکانی دەسەڵات ئومێدەیەن بە خەڵک، ئێمە کاموێنەیان ینی بەڕاستی ببینی، یعنی خەڵک سەری لێ شێواوە. من حەزەکەمە ئێوارێت جەنابەت ئەگەر وێنەکە تراژیدیش بێ بەڕاستی بە خەڵکی بڵێ. بن هەمیشە بەوە ناسراوم کە ڕاستیەکان وەکو خۆیان ئەڵێم، هەندێک جاریش ئەمە وای لێ کردووم کە ژمارەیەک لە احتیمال لە دەنگدەریش بدۆڕێنم و شۆک دروستکەم بۆ خەونی هەندێک کەس کە
حەزەکەن هەمیشە شتەکان پەمەیی ببینن بەڵێ بەڵام مەسلەی ناومێدینا من ناومێد نیم من ڕژبینیش نیم من واقع بینم و من خەڵکی کوردستان دڵنیاکەمەوە ئەگەر هەموو زاڵمەکانی سەر زەوی دژیان بنخوایەکی میهرەبان و گەورەیان هەیە دەرفەت و دەروێکیان هەر بۆ ئەدۆزێتەوە و ئەو زاڵمانەشی کە زوڵم لە خەڵگەکەن ڕۆژی حیسابیان دێ و ئەو ڕۆژە پەشیمانیدادیان نادا و کاتی خۆی کە یعنی لە چواردەوری کەعبە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئازارە درا سەحابەکان هاتن ئەم پرسیاریان لێ کردیان یا ڕەسوول الله تۆڵی وامان لێ دێ وامان لێ دێ دنیا وای ئاوەدانە بێ وای لێ دێ فارس و ڕۆم دەسڵاتەکەیانەکەوێتە ژێر دەستی موسڵمانانەوە ئەمە کەی عسى أن يكون ذلك قريبا ئەو شەر وایە فەرمووی ئینشاءڵڵا دوور نییە نزیکە لەبەرەوە ئێمە ئومێدمان بەوە هەیە ڕۆژی شەو چەند تاریک بێ ئیلا ڕۆژی ڕووناک هەردێ و تا تاریک تریش بێ نزیکە بێتەوە لە ڕووناک بوونەوە دنیا هەر هەمووی لە کۆمەڵێک بەرز و نشێ و دروست بووە ئەگەر چوویتە ئاخری نشێ و حتمما ئەبێ بەرە و بەرزی ئەمجارە حرەکەت بکەیت من حەزەکەم بە خەڵکی دەسڵاتداری هەرێمی کوردستان بڵێم ئەوەی کە دوژمنی هەرێمی کوردستانە ئەوانە نین کە وەکو ئێمە معارەزان دیفاع لە خەڵگەکەن هەوڵی پیاکردینانێک بۆ خەڵکەدەن و ئەوانەش نین کە لە شەقامە پاک و بێگەر دێنە سەر شەقام داوای مافێکی سروشتی خۆیانەکەن هەفتا ڕۆژ و هەفتا و چەند ڕۆژە داوامەکەن موچیان نییە چۆن ئەمانە ئەبێ دوژمن بن و بە دوژمن سیرکرێن و بە ناحەس سیرکرێن هیچ وڵات و نیزامێکی سیاسی محتەرەم نییە بە بێ ئۆپۆزیسیۆن وڵات بێ و محتەرەم بێ و نیزامی سیاسی بێ بۆیە تیرەکانتان ڕوومەکەنە ئۆپۆزیسیۆن ئەوەنەی تر ناوخۆی کوردستان داتەپی و پەککەوتە و پەرتەوازەمەکەن ڕوویکەنە خۆتان هەڵسوکەوتی ئێوە دوژمنی هەرێمی کوردستانە و هەموو من ئەوەتان حەزەکەم پێ بڵێم وەکو یاسایەکی مێژوو وەکو یاسایەکی خوا لە گەردوونە ئەمپراتۆریەتەکانی سەرزەوی هەمووی بە گەندەڵی و نادادی ڕووخاون ئێوە بەتەمان هەرێمی کوردستان نەڕوخێ بە گەندەڵی و نادادی ئەمپراتۆریەتەکانی دنیا هەمووی سەرچاوەکانی سیر کە لێ بکۆڵەرەوە ئەزانی کە لە ئەنجامی گەندەڵی و نادادی وە کەڕووکوێربوون لە بیستنی خەڵک کاسبوون و کەڕبوون لە عەمڕکەینەوم لە فی سەکرەتیهم یعمەهون وەکو قورئانەڵێ ئەندێک کەس وەک سەرخۆش وایە چاوی هەیە نابینێ گوێچکەی هەیە بەس نابیسێ زمانی هەیە حەق ناڵێ ئەم ئینسانانە کە ئەگەنە ئەم حاڵەتە لە داخران و یعنی وشکبوون و بڵێم کۆتایی هاتنی هەست و دەرکیانی تر ئەو کاتە بۆ لێواری مەرگەڕۆن بەس بە خۆیان نازانن کاتی خۆی هەموو دەسڵاتە دیکتاتۆرەکانیش کە گوێیان لە خەڵک نەگرتو و ئامادەی چاکسازی نەبوون و نەیانتوانێت خۆ بگونجێنن لەگەڵ پێداویستیەکان هەرم عەقڵیەتیان هەبووە بڕۆیان وابووە کە هەر لە دنیا ئەوان نوکورە لە ئاخرەتی شارەوانن هەندێکیان توانە لە ئاخرەتی شارێمەین لەم دنیاش ئەمپراتۆریەتێکیش بینەک هەرێمێکی کە دەستوری نییە سوپایەکی یەکگرتووت نییە خەڵکێک وات داڕزاندووە بڕوای بە نیشتمان پەرۆیش خەریکە نامێنێ ڕۆحی نەتەوایەتی و کوشتووە ئاسایشێکی یەکگرتووت نییە پێناسەیەکی یەکگرتووت نییە بۆ بەرژەوەندی نیشتیمانی گەورە خەون ڕۆیاکان یەکگرتوو نین و دەستورێکیشی نییە و لە دەوروبەریشت هەر هەمووی ئەو دەوڵەتانن کە بە قەلەق و حەزەر و هەستیارێکی زۆر تایبەتەوە مامەڵە لەگەڵ هەموو شتێکی تایبەت بە کوور دەکەن بچووکترین بەرژەوەندی تا گەورەترین بە تەمای لەم ژینگە سیاسیە هەرێمایەتی و ناوخۆیە چی بکەی و بۆ چۆ بڕۆی بە تەمای چی خێرێت لە خۆت ببینی ئەگەر میلەتەکە لە خۆ ڕازی نەکەی بۆ پێ یعنی برادرانی یەکێتی و پارتی بۆ پێیان وایە تەنها ئەوان تعریفی بەرژەوەندی نیشتیمانی ئەزان و تەنها ڕاستیەکان لای ئەوانە و تەنها ئەوان ئەزانن چی بەرژەوەندی ئەم نیشتیمان و هەرێمەیە بۆ گوێ لە ئێمە ناگرن بۆ نەوت لەسەر نەوت ڕێ ناکەون کە دەستور مەسلەی نەوتی بڕیوەتەوە لە ڕاستیە مەسلەیەکی تر جەنابەت زانیاری بە خەڵک بە هەتاوەکو ئەم کاتە کێشەکە لەسەر چییە کە ڕێداکەون ئایا بەڕاستی ئەو 15,000 بەرمیلەی کە باسەکرێ ناکۆکە لە نێوانیا شتی کێیە ئەمە ئەوەڵێ 65 جۆمەڵێ 46 ئەم
ئێمە ئەمڕۆ لە سەردانی دیوانی چاودێری دارایی عێراق بووین بەڵێ کە موسسەیەکی زۆر گرنگە بۆ شەفافیت بۆ چاودێری دارایی بۆ لێپرسینەوە لە بەهەدەردانی سامان بۆ چایکردنی ڕقم و ژمارەکان لە نەتیجا داهات ڕقم و ژمارێ و بەڕاستی بەیەکەوە کارکردنی ئەم دوو دامەزراوەیەی چاودێری دارایی هەرێمیش و بەغداش کۆمەڵی ڕاستی ئاشکرا کردووە بۆ بڕیار بەدەستەکانی عێراق ئێستا بە ئاسانی عێراق ئامادە نییە خۆ بخەڵەتێنێ بۆ هەرێمیش تازە ینی بۆشی داوە بەدەستەوە ئەم داتا و زانیاریانەی کە بەغدا ئەیزانێ لەسەر هەرێم بالموناسەبە هیچی لە سەرچاوی ئۆپۆزیسیۆنەوە دەستی نەکەوتووە هەمووی لە سەرچاوی ئەم دوو حیزبە و موسساتی حکوومەتی هەرێمەوە دەستی کەوتووە خۆیان نەخەڵەتێنن بڵێن کەسانێک هەیە چ نهێنیەکانی ئێمە لە بەغدا ئاشکراکەن هەمویان ئەوان بە بەڵگەوە بە ئێمە ئەڵێن و هەمووی ئەزانن کارەکەشەوەیە کە لەوانێ داتا و زانیاری دەربارەی موچە دەربارەی بوجە دەربارەی ئاستی پێویستی فرۆشتنی نەوت دەربارەی ژمارەی مۆزەفین و چۆنێتیان نایاسایی هەندێکیان دەربارەی هەموو تەفاسیل دەربارەیەوەی کە چەند پێویستە نەوت سەباسی نەوتت کرد 65 و 45 چەندێک پێویستە بۆ پاڵاوتنی ناوخۆ هەموو زانن بۆ سزای موچەخۆری هەرێمی کوردستانە بۆ سزای لێپێچینەوە لەگە حکوومەت هەرێمی کوردستان ناکات ئێمە بێ بزانین هەرێمی کوردستان لە ڕووی دەستوری و لە ڕووی واقعیشەوە محافظەیەک نییە تاوەکو بەخوا سزای بدە ئەسڵان کە سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان ئێمە خۆمان وامان لە خۆمان کرد کە ئەڕوا بۆ بەغدا ئەبێ لە کورسیەکە بەرامبەر بە سەرۆکوەزیرانی بەغا دانیشێ لە بەرامبەری دانیشێ ئەو سەرۆکوەزیرانی ئەم 15 محافظەیە ئەمی سەرۆکوەزیرانی ئەم 4 محافظەیە ئێمە خۆمان ئاوە بەم سیاسەتی ناوخۆیە پوچ کردەوە و خۆمان بچوو کردەوە و بێن بپارڕێنەوە لە ئەوان ئەگینا لە نظامی فیدراالیا ئەو دەوڵەتێکە ئەو حکوومەتێکە تۆش حکوومەتێکی ڕاست ئەو ئەرەوە نەفاقەکەی و 15 پارێزگای و 4 پارێزگای تۆ حکوومەتێکی تابعی حکوومەتی عێراق نیت بەس بەداخەوە ئێستا ئەوەنە خەڵکیان برسی کرد ئەوەنە خەڵکیان هەرێمیان بچوو کردەوە ئەوەنە گوێیان لە ئۆپۆزیسیۆن و لە خەڵکی دڵسۆزی خۆشیان نەگرت وای لێ هاتووە ئێستا ئێمە وەکو محافظەیە بێ لە بەغا بپەڕینەوە ئەمە هەڵەیە لە ڕاستیە لە ئەسڵا نظامی فیدراڵی ئێمە حکوومەتێکمان هەیە مافی ئەومان هەیە هەموو شتێکی سەربەخۆی خۆمانمان هەبێ بەڵام لەسەر چه ئەساس لەسەر ئەساسێکی دەستوری محکەم نابێت تۆ بڕیاری چارەنووسی نەوت بدەی بەسەر بەخۆ ئێستاش نابێت لە مەساحەی غەڵەت یاری بکەی نابێت لە زمانی غەڵەت یاری بکەی کە حەکەم فیکەی لیا یاری تەواو بوو حەز ئەەکەی تۆپەکە بڕە و 50 گۆڵ لە تیپەکەی بەرامبەر بکە هیچ براوەنی تۆ نزیکە لە تەواو بوون دکتۆر ناڵم هەموو یاریەکان تەواو بوون بەڵام من باسی نەوتمانە کرد یاری نەوت تەواو بووە بە بەرژەوەندی هەرێم نەبووە و پێچەوانەی فڵانە شتە و نازانم ئەمەد کۆتایی هاتووە زانی چۆن کۆتایی هاتووە لە تەحکیمی پاریس لە ئاستی نێودەوڵەتی لە بینی عێراق و تورکیا کۆتایی هاتووە تورکیا ناتوانێت بەبێ بەغدا نەوت لە تۆ بکڕێ و بنێرێ لەسەر ئاستی ناوخۆش لە محکەمەی اتحادی کۆتایی هاتووە بڕیارێکی بۆ دەرچوو ئەیتر خۆمیسا تەفسیری دەستور هەر چۆن ببێ دەقەکانی دەستور لای من خۆم زۆر ڕوون و معناکەیەوەیە کە محکەمەی اتحادی وتوێتی ئەگەر دەستورەکە غەڵەتە یا بە خەونی ئێمە نییە ئێمە حەزمانە کرد دەوڵەت بین و چی بین ئەوە جیایە بەڵام گیان خۆ بە قاچاق بردننی و فرۆشتنی هیچ ڕێگرێکی لێ نەکراوە ڕەنگە لە بەرژەوەندیە دوو دەسەڵات بێ ئەم دۆخە بەم شێوە بۆ ئەوان بمێنێتەوە قازانچکە بەڵام لە بەرامبەردا ئەوەی کە جنابتەڵی میلەتەکە منیش ئەزانم ڕاستەکەی ئەوانەی سوودمەندن دەسڵاتی ئێرە سوودمەندە لەوەی پارە نەنێرێ بۆ وەرێ و بەڕاستی پێ بڵێم قەیرانێکی دارایی قوڵ هەیە لە حکوومەتی عێراقیە هەرچی وەزارەتێک لێی بپرسی ئەڵێت پارەمان بۆ خەرج ناکرێت لەبەرەوەی جەدوەلی موازنە نەهاتووە و لەبەرەوەی پاوارە نیە و وەزارەتی مالیە تەمویل ناکە ئەمان خۆیان قەیرانێکی دارایی قوڵیان هەیە و حەزەکەن ئەم پارە و مانگی تریلیۆنە دینار نەنێرن بۆ کوردستان ئۆتۆماتیکی ئەو حکوومەتە ئێرە حەزی لەوەیە و شتێکی سروشتیە ئەگەر باسی بەرژەوەندی خۆیان بکەی سروشتی ئەڵبەتە باسی
التزام ئەخلاقی و ئینسانی و سیاسیەکان کەی بەرامبەر ئێمە یا دەستوری ئەو مۆزوعێکی ترە بەڵام بۆ خۆی بەرژەوەندی لەوایە خۆی جێلکا و پارە نەیە هەموو ئینسانێکی زەعیف یا بێپارە یا قەرزار بۆ یەکێکی تر خۆی جێلەکە حەزەکانەیە ئەجا با پرسیارەکە واکەین ینی بۆچی عێراق ڕێگەی بە بۆری ڕێگە ئەگرێ ئەمە سوودی ئەمانە نەوت بۆ بەندەری جیهان بەڵام ڕێگە ناگرێ بە فرۆشتنی بە تانکەر چێ ڕێگە بگرێ ینی عێراق مەرزەکانی هەرێم لە دەسڵاتی عێراقانیە لە دەسڵاتی عێراقانیە و ڕاستیە یانی هەرچەنە دەستور چۆنە و قانونە بێت چۆن بێەوە بێ مشتەرەک بێ ئیدارە و بەڵام لەژێ دەسڵاتیان نییە و حتا سوودانی کاتی خۆی وتی لە لیقای لەگەڵ ئێمە وتی ئێمە گلەیمان وەڕەخنەی قوڵیشمان و قورسیشمان لە ئێرانیش گرتووە حتا بۆ زمانە وتی وتمان پێیان ئێوە خەڵکی علاساس دینتانێ و مەزەبتانێ و حرام و حەڵاڵە زانن ئەمە سەروەتی گشتی خەڵکە لێرەوە تاڵانەکرێ بۆ ڕێگەی پێدەن ئابۆ زمانەش وتی لەبەرەوە سوود ئەوتم ئەوان سوودمەندن لەوەی خۆیان وەزعی مادیان خراپە نایانەوێ قەرزی ئێمە بدەن نایانەوێ خۆیان تێبگەێنن لە ئەرکەکەیان ئەمانی سوودمەندن لەوەی بەردەوامبوونیە مۆزعە مەسلحەتە بۆ بەرژەوەندی کۆمپانیەکانیان ڕۆژانە و مانگانە $1 ملیۆن بەعزێک شەریکات و ئیسفادەی لەکەن ئامادە خۆر بەڵام کێشەکە ئەوەیە خەڵک قوڕ بەسەر بۆ لەم بینە ئێمە دەرک بە واکەین کەوتم نیزامی فیدراڵی و قوارەی هەرێم خەونمان چۆنە و دەسڵاتمان چۆن بێ و دەستوری ئەبێت چۆن بێ و نیزام فیدراڵی چۆن شتان نازانین بەڵام لە کاتێکا کە خەڵک نانی نییە بیخوا تااقەتی نییە و ناشیەوێ ئەسڵەن گوێی لە شتێک بێ بە ناوی نیزام و دەستور و فیدراڵی و قانون تۆ سکی تێرکە اینجا توانێت گوێ لەو شتانە بگرێ ئێمە تۆ بێ ئینسان پێش هەموو شتێک حتى أطعمهم من جوع وآمنهم من خوف قرآن أطعمهم من جوع خصوة بيش آمنهم من خوف توك برسيبوي يتر حتى ترسيش نادي ريته ولا هيك بو اگر انسان برسيكرا الله برسيتي رجي هاري بيويا اگر انسان برسيكرا نانو جاني خوي ومنالي كوتا كشي حقيقية يتر آمادن يجو ليش فلسفة كي سياسي وقانونێکی دەستوری و نازانم بەرژەوەندیەکی نەتەوەی و مەسلحەتێکی نازانم چی و گوێ لەم شتانە بگرێ وەختێ نەتەوە و مەسلحەت و بەرژەوەندی و فیدراڵی و کۆمفیدراڵی و نانیتیانە بێ بۆ من ئاویتیانە بێ کارەبایەکی باشیتیانە بێ ئەمن و ئاسایشیتیانە بێ خەڵک ئامادە نییە گوێ لەم فەلسەفانە بگرێ بەلانی کەم مەسەلەی برسێتی لەگەڵ موچە خۆرانە ئێستا هەموو کوردستان برسیە موچە خۆر نییە بەتەنیا چونکە بازار هەمووی ڕاوەستاوە بە بۆنی مەسەلەی موچە خۆرانەوە بۆیە ئەمە مەترسیەکی گەورەیە خەڵکی غەزە ببینە ئێستا مۆنەزەمەیەکی ئەمریکیانێ ناو ئالاساس لەم شوێنە خواردنیانە دەنێ کە خەڵکەکە ئەڕۆن بە دەیان هەزار قەسفیانەکەن بەژێر گولەکانە هەندێکە سنەخشاکەن ئەڕۆن بۆی دەنگیان بگا دەستیان بگا بە چنێ ئارد بیگرن و بێنەوە مناڵەکانیان بیخۆن و لەم حاڵەتە هەندێکیانە بن بە دەمی درۆن و یا بن بە دەمی قەناسەوە یا بن بە دەمی لێدانی ساڕوخی ئەوانەوە یعنی کە ئینسان گەشتە حەدی برسێتی پەنا بۆ مەرگی ژەبا لە پێناوی ئەوەی چونکەیتر لە دوای برسێتی بەس مەرگەمێنێ ئەتوانێت تر لەو دو هەموو شتێ بکاتە قوربانیەوەی بەس نانێ پێیاکە بۆ مناڵەکانی بەڵام ئەم برسیکردنەی خەڵک لە کاتێکایە ئێستا لەوانەیە خەڵک بڵێ باشە بۆ خەڵک فڵان شوێن ئامادەیە ئەو قوربانیە بدا و ئامادەیە هەموو شتێک لە پێناوی قەزەی نیشتیمانەکەی خۆیان قبوڵ بکە ئەی بۆ لێرەوانیە لەبەرەوەی ئەوان سەرکردەکانیان لەگەڵ خەڵکە ئەژین و لەگەڵ خەڵکە ئەمرن لە پێشەوەی بەرەکانی جەنگەوەن لێرە سەرکردەکانی ئێمە خاوەنی ملیارەها دۆلارن هەرێکێکیان خۆیان و کەسوکاریان بەڵام لە پێشەوەی خەڵک نین بۆ برسێتی و ئیحساسیشیان بەمە نییە لەبەر پاراستنی قەوارەی هەرێم ئەم کارە ئەەکەین وەکۆی کە کاقوبا دەڵێ ئەگەڵێ هەموو شتێک کە گەر ئێمە ڕادستی بەغاکەین فاتە هیچ شتێک نامێنێ بە ناوی قەوارەی هەرێم چی ماوە ڕادستی کەنجا چی ماوە ڕادستی بکەن یان نەیکەن چیان هێشتۆ تۆ ئەسڵن لە کوردستانە کورە نەوتەکەشەوە حکوومەتی عێراق هەر ئێوە شتێکیان لێ وەرگێ خۆ نەوتەکەشیان نەهێشتووە براکەم سا هەفتەیان ناوە بە شەریکەکانی تر کورە چیان ماوە ڕادستی کەن
داهاتی ناوخۆیە خۆی ئەڵێ 400 هەیە ئەم بەسەر ڕازیە بێ وازی لێ نایدا چیان هێشتوتەوە وەڵای و بیلای من وازانم عێراق گیری خوارەوە بدەزیێمەوە ئەگی ناویسە بڵێن ئەڕۆینەڵێ خوا حەفیزتان بە دە پەنجە بۆتانی بزاکەن دەبڕۆن ببن بە دەوڵەتە بن بەرچێ بن بڕۆن وازمان لێ بێنن بە قورعان بەغاش گیری خوار و دەزەم برادرانەوە واتە کێشەکە سیاسی نەتەوەیی نییە نابەخوا سیاسی و نەتەوەیی نییە بەڵام بۆ لە ڕوویەکی ترۆ بەس لە ئەسڵا سیاسی و نەتەوەیی نییە عێراق نەهاتووە ئێستا ئاڵای سڕینەوەی ئێمەی هەڵگرت بێ ئەگەر ئەم برادرانە جا پێشنیارێکمە بوو نەمێڵا بڵێم بخوا بێم دوای ئەمە ڕێگەم پێ ببیڵێم ئەگەر ئەم بەڕێزانە شەڕێکی نەتەوەی حەقیقی شکە بن ئێمە بیکەین با بێن وەڵڵا لە هەمویان پیاوترە بین بۆ ئەوە لە هەمووشیان بەجورئەترە بین بۆ ئەو ڕابردووشمانەی سلمێنێ ئەگەر گێچەڵێکی حەقیقی هەیە بە ئەمان ئەیفرۆشن و هۆکارەکەی نەتەوەیی و شۆڤێنی و تایفی ئەم شتانەیە ئەو شەڕە بدەن بە ئێمە لە ڕێخوا بە بەلاشێکین بەسکی برسیش بەڵام ئەمە وان نییە خەڵخەڵەتاندن و بەنجکردن بەم قەزیانە شاردنەوەی ئەو ڕاستیانەی ئێوە خاوەنی دەیان ملیار دۆلارن بۆ 1 ملیاری ناهێنن ئەمە پێشنیارەکەمە بۆ 1 ملیاری ناهێنن موچێکی خەڵک بن بۆ بە تەمای خەڵک شەڕێ بۆ بکە تۆ خاوەنی دەیان ملیار دۆلار بی خۆت و دەوروبەر و سەرکردی ئەڵێن خەڵکیش نانی نەبێ بخوا بە کوردایەتیژەمە پێ بفرۆشی ئەمە گیان ئەڵێ داهاتی ناوخۆ موچە بەشی موچە ناکە داهاتی ناوخۆ و نەوت باشە دێ ئەش بەتاڵی لێ بکەن و ئیعلانی فەشەل بکەن و دایخەنەم دوکانە داخەنەوە یەکەم مادەم تۆ ناتوانانی موچە و نان بۆ خەڵک دابین کە ئیتر خەونی کوردایەتی وشتی چی پێفرۆشی باشە دەبڕۆ ڕێ بکەوە لەگەڵ بەخای ئێمە شەرە ماڵێن ئەڵێن کاکە ئێمە بڕوا بە قسەکانی ئێوەکەین باشە ئێوە ئەڵێن داهاتی نەوت نازانم سفرە تاوان عجیبەکەش لەوایە هەر بیرێکی نەوت بوەستێ ئەڵێن ئەوە مانگە 100 میلیۆن دلار لە گیرفانی حکوومەت هێرێم فت ئەرە زەحمەت نەبێ ئەمە کە ئەڕۆی بۆچی 100 میلیارد دلارمان نەبوو ئێستا بۆ کە دایەخەن 100 میلیارد دلار زەرەرەکەین طبعاً کۆمپانیاکان زەرەرەکەن بەڵام ئەوان ناوێنن زەرەری هەرێم بەڵام کاتێک کە خێری هەیە خێرەکە بۆ هەرێم نییە ئێستا ئەمە مەسئلەکەیە ئەگەر ئەم تۆ ناتوانانی ئەڵی داهاتی نەوتم نزیکە لە سفر و داهاتی نازانم ناوخۆم 200 میلیارە بەشی دوو جادە ناکە قیری کەم و کەواتەی تر بۆچی شەڕەکەی کاک کەواتە ئێوە نەتانتوانی دوای 30 ساڵ گەشتە سندنێکی ئابووری گەشتە سندنێکی کشت و کاڵی گەشتیاری پیشەسازی بازرگانی نەتانتوانی دەرفەتی حەقیقی ژیان و پێشکەوتن بۆ ئەم هەرێمە جێبەجێ بکەن ئێمە سەرۆت و سامانمان لە هەندێک لە دەوڵەتانی دراوسێمان زۆر زیاترە سەر بەخۆشن و ئەژین و پێداویستەکانی خۆشیان جێبەجێەکەن بەڵام کاتێک کە سەرکردەکانی ئەم وڵاتە لە پێشەوەی خەڵک بن بۆ قوربانیدان کورە نەک لە پێشەوەی خەڵکە بن لە دوای خەڵکیشەوە بن بەس بەشدار بن لە قوربانیدان خەڵک توانێت تەحمل بکە بەڵام خەڵک ناتوانێت تەحملی ئەوە بکات تۆ هەموو ئەم سامانی ئەم وڵاتە گشتی بخەیتە باخەڵە گشتی وەکو مڵکی سرفی باوکو دایکی تەسەڕفی پێوە بکەی خەڵکەکەی تریش چاوی زەقەی بێ تەنها موچەی لە تۆ دەستکەوتۆ موچەکەش بڕیوە خەڵک ناتوانێت ئەم شەڕە بۆ ئێمە بکە ناتوانێت ئەمە مستەحیلە هیچ میلەتێک لە دنیا ئەم شەڕە ناکە هیچ میلەتێک ئەوەنە گەوج نییە خۆی با بە کوشت لە پێناوی کۆمەڵە سەرکردا کە ئەوان ئامادەنین کەمترین ڕەفاهێتی خۆیان کەمکەنەوە بۆ ئەوەی کە میلەتەکەیان لەگەڵ خۆیانە کەمترین نانی دەستکەوێت ئەم معادلە هاوکێشەیە لە هیچ میلەتێکی دنیا نییە هەموو ئەو میلەتانەی خەباتیان کردووە و سەرکەوتون و شانازیان بەنەتەوەی خۆیان کردووە و دەوڵەت و ئەزمونیان دروست کردووە سەرکردەکانیان لە پێشەوەی خەڵک بوون بۆ قوربانیدان لە پێشەوەی خەڵک بوون بۆ خەم خواردن سادە بوون لەگەڵ خەڵکا ژیاون لە قەسری سەرچیاکان نەژیاون ملیارەها دۆلاریان نەبووە بەڵام میلەتەکەیان نانی نەبێ بیخوا نانێکیشیان نەبوو بێنانە لە سەنگەرا لەگەڵ خەڵکا بەشیان کردووە هەر سەرکردێک ئاوابێ خەڵک خۆیەکا بە قوربانی لە پێناوی نەتەوەکەشە ئامادەیە هەموو قوربانیەک بدا بەڵام کاک دکتۆریانی تۆ تەوێ بڵێ حکومەت یا ئەم دوو دەسەڵاتدارە پارەیان هەیە لە نەوت و لە داهاتی ناوخۆ بەڵام لەگە خەڵکا بەشی ناکەن وایە بە 100 میلیار قسەکەم وایە بەڵێ ئەی مەگەر وانە مەگەر هیچ کەسێکی یعنی هیچ کەسێکی گەمژە هەیە لەم هەرێمە باوەڕ بەوە بکە دوو حیزبی دەسەڵات خاوەنی 10 میلیارد دلار نین هیچ کەس هەیە بڕوا بەمە بکە
من وازانم لە هەر بەویژدانێکی ئەم دوو حیزبەش بپرسی ئەڵێ بەڵێ ئەرەوەڵا وایە دەفەرموو گەرەمان لە بەردە سایە بۆ موچەیەک دابش ناکەن یعنی ئەم خەڵکە تاوەکو چەند مانگیکە چاوەڕێ ئەم ڕێکەوتنەی نێوان هەولێر و بەغداکە قسەیەکی جوانە کاتی خۆشی من بە برادرانی پارتی لە پەرلەمان یەکتریمان بینی دوای ئەوەی موچەی یەکەمیان نەدا و کێشیان دروست کرد و جەژنێکی برسیان بە خەڵک بەڕێ کرد و وتم بەو بەڕێزانە هەمان شتم و دوتم بەڕێزان ئێوە خەڵکتان بەدیل گرتۆ و زەبوونتان کردووە کردوتانەتە قەڵغانی مرۆیی بۆ وەرگرتنی داهات بۆ خۆتان و بۆ هەرێم ئێ باشە ئێوە خاوەنی دەیان ملیار دۆلارن هەر سەرکردێکتان بگری خاوەنی ئەوەنەیە هەر کۆمپانیاکتان بگری خاوەنی ئەوەنێ باشە لەمە وەکو قەرزی ناوخۆ وەکو تەبەڕوع ناکاکە وەکو تەبەڕوع ناخۆ ماڵی میلەتە بێ بیگەڕێنەوە بەس وەکو ئەوش ناوەکو تەبەڕوعشنا هەر تەنها وەکو قەرز بیدەنەوە بە حکوومەتی هەرێم بێنن ئێستا ناوی بنێن قەرزی ناوخۆ سبەینێ تەصفیح حساباتیشان کرد لەگەڵ بەغا لەسەر بەغا حسابیکەن بەڵکو لێوانیشی وەربگرنەوە کێشەمان نییە کاکە بەڵام معقول نییە ئێوە ئەم خەڵکە ئێنن یعنی ڕێزم هەیە بۆ خەڵکی کوردستان من ئەمە نمونەیە باسیەکەم وتم هەندێک سوالکەر هەیە مناڵێکی بچووک بەدەستەوە ئەگرێ و لەسەر جادەیەک یا خۆی خاتە بەردەم مەترسی سەرما و گەرما و لێدانی سیارە و غاز و دوو کەڵۆمانە مناڵێ بە باوشەوە گریتە تاوەکو سەرنجی خەڵک ڕاکێشە و سۆزی خەڵک بجوڵێنێ پارەیەکی بدەنێ وتم ئەمەی حکوومەت هێرێمێکە خەڵکی لێرە برسی کردووە و بۆی کە سۆزی بەغابجوون ڕێک ئەوەیە ئەگەر ئێوە تەماتانە بە میلەتی ئەمە ئاوا سوال بکەن ئەمە عیبە بۆ خۆتان بۆ حکومڕانیتان عیبە ئێوە توتانە سەری بەرز بۆ موچە نەوی ناکەین کامەیە ئەو سەری بەرزەی بۆ موچەی نەوی ناکەن دەفەرموو موچە بن بە خەڵک ئێوە بە بێموچە ئەژین خەڵک بە بێموچە ناشی خەڵکیش هەموو خەڵکی کوردستان ها عەرزم کردی یعنی مەسەلەکە بەس موچەخۆران نییە موچەخۆر موچەی نەبوو بازاڕ هیچی نییە هەموو خەڵک برسیەیتر سوڕی ئابووری ئەوەستێ ئەگەر تۆ بتەوێ ئەمە گوتم وەرە ئەوە بکە ئێوە لە گیرفانی خۆتان و کۆمپانیاکانتان 600 ملیۆن دۆلارێکیشیە ملیارێکیشی نایە بێنن موچەکەی خەڵک بە محتەرەمی بدەن ئێمەش پیاو نەبین شەرتان لەگەڵان نەکەین کاکە بۆ ئەو داهاتە دەوەرن بابیکەین بەیەکەوە بەس من ئامادە بۆ ناکرێ بۆ ناکرێ ینی بەڕاستی کاک دکتۆر قسەی خەڵک و ئێوەمانانیش وەکو ینی ڕاگەاندکار ئەوەیە هەرێمی کوردستان بە تەمای چییە ینی ئیدی چەند مانگی کەم خەڵکە بۆ نمونە وەکو جەناب تەڵێ برسی ئەکرێ پلانەکە چییە بۆ لەگەڵ بەغدا ڕێ ناکەوێ ینی ئێوە لە ناو ئونقی کێشەکانان بۆ نمونە لە ناو دەسەڵاتان زانیاریتان لایە زانیاری وەرەگرن پێمان بڵێنانی چییە ئەمە چی سڕێک لەمایە مامەسەگیان مەوزوعی ئەم بابەتە سیاسیە قانونیە هەموو شتێک تێکەڵە تێکەڵ وتم سیاسیە بەرەوەڵبژاردنە چین سوودانی مستەهدەفە لەوەی بکەوێت چاڵێکیان بۆ هەڵکەندووە پارە با بە هەرێم لێرەوە ڕایان گەیانوە هەرێم تەجاوزی سەقفی بودجەی کردووە هەرێم مافی یاسایی نییە هەرێم هیچ داهاتێت تەسلیم ناکە هەرێمیش خۆی هاوکارە بۆ ئەمە فعلێنیش هیچ دەسلیم ناکە شایانی باس بێ ڕێکەوتن ناکە هەرێم دەستوریشکان و هەرێم ئەوە ناکە هەرێم قراری محکەمەی اتحادیەشکێنێ تۆ بۆ جێبەجێەکەی چاڵێکیان بۆ سوودانی کەندووە پارە با بە کورد شەقامی خۆی لێ تووڕاکەن بیشکێنن بیخەن لە انتخابات پارە نەدا بە کورد لێ تووڕابێ کورد لە دەسەدا کورد پشتیوانی ناکە جارێتر بێتەوە بە سەرۆک وەزیران ئەمە چاڵێکە سیاسیە گەورەکانی عێراقی ئیتاری تەنسیقی هەڵیان کەندەوە بۆ سوودانی ئەمە با ڕوون بین ئەمە بەشە سیاسیەکەیەتی کە لێرە سوودانی بە ئێمەی ودوتی من بە دوای غیتاءێکی قانونیە گەڕێم طیف سامی خۆی یەکێکە لەو کاسانەی کاتی خۆی بەس کاک دکتۆر خۆ ئێستا چوارچێوەیە مانگیش خۆیان متفقن لەسەرەوەی کە ئەم پارە نەنێرێ بۆ هەرێمی کوردستان یعنی تەنانەت دوێ نێشە و کۆبوونیان هەبووە هیچ بڕارێکیان نەیاوە بۆ تەنها سوودانی ئێمەنیش ئەڵێم مشکلەکە سوودانی نییە ئەوانن ئیتاری تەنسیقی لە پشتەوە نایەڵێ دەسوقاچی سوودانی بەستووە نایەڵێ ئەم کێشەیە لەگەڵ هەرێم حەلکە دەستکراوە نییە چونکە بۆ ئەزانێ حەلیکە لەوانەیە ملاحەقەی قانونی بکرێ لەوانەشە سجوابی ناو پەرلەمان بکرێ
لانی کەمی لانی کەمترینشتی لەگەڵ یا بکرێ ئەوەیە کە شەقامەکەی خۆی لێپڕەکەن یعنی دوێنێ لە پێرێ لە ڕۆژی شەمە کە دانیشتمانە بوو لە پەرلەمان 4-5 پەرلەمانتان ڕاست بوونەوە هاواریان نەکرایان هەرەوە مابوو بن بەسەریانە ئەن و بەسڕە لە تینواخمکە نەک ئاوی کشت و کاڵەرای خواردنەوەشیان نییە ئەو بەسڕەیە کە دوو لە سەرسێ دارایی عێراق بەسڕە دابینیەکە خۆ لە باسی هەرێمان نەبوو ئەوانش مشکلاتی خۆیانیان هەیە باش ئەو پێتەڵێ کاکە بەسڕە ئاوی شیرینی نییە بیخواتەوە تۆ ئەچی تریلیۆنێ دینار ئەنێری بۆ هەرێمی کوردستان هەرێمی کوردستان ئامادە نیە 4 بەرمیل نەوتی باتێ و نەیاویتە تێ ئامادە نیە ڕێکوپێک چی داهاتێکی ناوخۆیە لەگەڵ تۆ بەشی کا بۆ ئەیەی خۆ ئەمە محافظەیەکی عێراق نییە ئەمە هەرێمێکی ترە یەک تۆزێکی ماوە دەوڵەتێکی تر بێ ئەمە مەسئلەکەیە لەلای ئەوان برای بەڕێزم ئەوانش دەرکەکەن بەوەی ئێمە محافظەیەک نین ئێمەش خۆمانە بێ دەرک بۆ بکەین ئێمە محافظەیەک نین ئێمە هەموو مافێکی مطلقمان لەسەر ئەوان نییە ئێمە حکوومەتی خۆمانمان هەیە ئەگەر حکوومەتی خۆمان بە کەڵکمان بەهاتایە بیزانایە ئەم واریداتەمان بەڕێوە بەرێ بەسەر بەرزی ئەی ژیان دین بەبێ ئەوەی محتاجی بەختابین ئەگەر ئەمەشی نەتوانی و ئەیتوانی بە حرمەتەوە لەگەڵ بەغاڕێکەوێ بەبێ ئەوەی سوکمان کاو ڕۆحی کوردایەتیمان بکوژێ و بڵێ فریامان کەون عەبادی فریامان کەون کازمی فریامان کەون سوودانی فریامان کەون کێ لە دوای ئەویش دێ ئەمە چیە ئەمەس میلەتیان بۆ وا لێ کرد ئەو میلەتە خەونی بەچیەوە بینی ئەمانە خستیانە چ قوڕاوێکەوە ئێستش کە وەکوتم یا خۆت ئیدارەی خۆت بدە بە ڕێکوپێکی نەک بەو تەریقەی لەگەڵ بەغاڕێ ناکەوین ئێمە خۆمان پلانمان هەیە خۆتان پلانی چیتان هەیە وڵا عاقڵێکیانە لە سێڵێ نیوەی موچادەی بۆ کاکە بۆ نیوەی موچادەی بەچی قانونی ئەم نیوەی ترە خۆی بۆ ئەمە ئەکەی خۆیمە دەوڵەتێکی سەر بەخۆنین کاکە هەرێمێکین داهاتەکەمان بەشمان ناکە ئەچین لەگەڵ بەغاڕێکەکەین پارەی لێسەرین بەخداش نەوی تۆ بە شتێک پارە نادەم ئەبێ خۆتان سوک و سەلیم کە نەگینا پارەتانە بەغاوای نەوت تۆ کاک ئەمە 3-4 جملەی بەسیتە بەغدا بە هەرێمی ئەڵێ عادی فەیلسوفێک بێنە و بتوانە دیفاع لەم منطقەی هەرێمی کوردستان کە ئەڵێ نەوت تۆ نابێ بیفرۆشی بە پێی دەستور بڕاو بە دەستور نەکرد قەراری محکەمە بۆ دەرچوو بڕیارێ بەوە نەکرد تحکیمی پاریسی بۆ دەرچوو بەمەش قەنەعەت نەکرد لە قانونی بوجەشا جێگیرمان کرد خۆپی ڕازی بووی دەنگ پێدا بالمناسبە ئێمە یەگرتو دەنگمان نەداوە بۆ قانونی بوجەیە پارتی وەکێتی دەنگیان پێداوە باشە باشە کە دەنگ پێداوە بەم 4 حوجەیە ئامادەنی نەوتەکە تەسلیم کەی وەڵام من کێشەی کۆمپانیام هەیە وتی باشە ئەوەش بۆ هەموارەکەمەوە یەک مادە لە بوجەی 2025 هەموار کراوەتەوە ئەو مادەیە کە تایبەتە بە تێچوو نەوتێرێ لە 6 دلار بۆی کردی بە 16 ئەڵێ 25ش بێ ئەدەمێ وەرە پێویستە بەناوخۆ چەندێکە لە 65 ئەڵێ دقیق ئەمە زین تۆ 45 پێویستە 65ەکەش مەجالی تایە بۆ ڕێکەوتن و قسەکردن وەرە داهاتی ناوخۆ چەنە ئەڵێ سەومە ئەڵە تۆ داتای چاودێری داراییمان هەیە 400 شنووسی وە زیاتر چۆنی 300 هەیە مهم ئەم شتانەیە کە ئەوان ڕێناکەون ئێمەش ئەبێ خۆمان بخەینە وەزعیەتێکەوە کە نازانین ببین بە ئەفلاتونش ناتوان دیفاع حکوومەتی هەرێم بکەین ئەمە ڕاستێکێتی ئەنا خۆی ئەمە بمان توانایە لەبەر خاتری نانی ئەو خەڵکە بازی دیفاعی ناحەقیشمان لە هەرێمە کرد بەس کاکە ئەفلاتونش بناتوانین دیفاعی لێ بکەین ئەو ئەڵێ کاکە لیستێکی موچێ پاکم بۆ بێنە لیستی مەچێ پاک یانی چی ئەڵێ تۆ ئەتەوێت زی بکەی لە من یا ئەتەوێت موچەکان موچەخۆرەکانم موچە وەرگرن نەخێر منەمێ موچەخۆرەکانم موچەخۆر وەرگرن ئەڵێ وەرە نیزامێکمان هەیە نیزامی KYS نیزامی ئەمریکا هەموو کەسێک چۆن لە ناو بانقا ئەناسرێتەوە بە ژمارەی تایبەتی خۆی ئایبانێ هەیە ئەو نیزامەت هەیە هەر نیزامێکی تر هەیە هەموو مۆزەفێک ئەبێ ژمارەیەکی حیسابی و سریال نمبەرێک و ئایبانێک کوشتێکی خۆی هەبێ ئەمانەم بدەرێ تۆ ناڵێ مۆزەفم هەیە خواامەکە 2 میلیۆن تەبوو بمەرێ زۆر جار بەرپرسانی پارتی وێکێتی باس لەوەکەن کاک دکتۆر گەگوایە متمانەیان بە عێراق نییە خۆ ئەگەر هەموو سێوەکانیان بکەنە سەبەتەی عێراق ئەو کاتە ڕەنگە عێراق بیانی کێیان لێ بگرێ ئەمە ڕاستە ئەگەر ئەمە سێوەکانیان نەخستایەتە سەبەتەی عێراق بیان خستایەتە گیرفانی خەڵک و وەرێمی کوردستان وەڵای ئەمە شەڕمانەکرد لەگەڵیانە بۆ ئەوە کام سێوە جارێ سێو ماوە ئەمە یەک گیرفانی عێراقی چی عێراق چی لە تۆ دەسەکەوێت سێوی چی لە تۆ دەسەکەوێت بەڕێزان
ئێمە بەمبرا بەڕێزانە ئەڵێن تکاتان لێکەین ئێمە نەجێلی نەخۆمان گێلەکەین نە خوێنەوارین یەکێکی وەکو من 11 ساڵ ئەندامی پەرلەمانم دکتۆرامێ مامۆستای زانکۆم 12 ساڵە بیاسا دانین لە عێراقا ئەگامە لەم هەمووکەین و بەینانە هەیە لە 100 دانیشتنی مناقەشاتانە بووین هی هەموو قیاداتی کوردی و عەرەبی و شیعی و سونی و گشتی تیا بووە یعنی ئەو بۆ کەسێکی باز ناکەن ئاگای لە هیچ نەبێ کاکە ئێمە نە خوێنەوار نین ئێوە بۆ کی ئەم قسانەکەن ئارە وەرە سێوەکانمان پیشان بنجارێ شەرت بێ نێڵین ئێوە بیخەنە حسابی عێراقەوە کام سێوە سێوتان هێشتووە ئێستا مەترێزەوی ماوە بیان بە عالەم لە 20 کیلۆمەتر دەرەوەی شارەکان نەبێ موچەخۆرێک 30 ساڵە موچەخۆرە خزمەتکاری حکوومەتە ڕەنگە پێشمەرگە بێ لە سنگەرە 100 متری نایەنێ سەماکارێک بێت باید 500 میلیۆن دلار زەوی لەسەر تاپۆکەن بیکا بە پڕۆژۆ بیکا بەچی بۆ خۆی ئەمە چی سێوێکە ئێوە سێوتان هێشتووە وەرن تا بزانین چی ماوە لە هەرێمە ئەسڵەن چی ماوە تەسلیمی نەکەن باشە ئێوە هێشتوتانە هەرێم هەبێ هەرێم هەیە ئەسڵەن هەرێم دوو هەرێمە عادی عاقلەکەم بۆ بێنە لەم کوردستانە بڵێ یەک هەرێممان هەیە دوو هەرێممان نییە ئێستا من لە جناب دەپرسم دوو هەرێممان هەیە کەرێم ناوێنێن زۆن دوو زۆنە زەرد دوو سەوس نا دوو هەرێمە هەیە کەرێمە کاکە دوو هەرێمی زەرد و هەرێمی سەوس باشە کاک مەسرور ئێستا بە حساب ڕئیسی حکوومەت نییە ئیتر کاربەڕێکەرە یا هەرچی هەیە با بە ڕسمی سەرۆکی حکوومەتە ئەتوانێت پۆلیسێک لە سلێمانیا بگۆڕێ بە بەیەکێتی حکومی بنەماڵە و خێڵ و حیزبە کەی حکوومەتی دەوڵەتی قانونە کەی یەک هەرێمانێ دوو هەرێممان هەیە پێشمەرگیان 100 میلیۆن دلاری یانێ ئەمریکا ئەوێت پێشمەرگێکی یەگرتویان بۆ دروستکە لەو کاتێک کە ئەمریکا ئەوێ حەش دەڕۆشێنێتەوە ئەوێ پێشمەرگە بۆ تۆ یەک بخە کردە 20 ساڵە ناهێنی و ئەیهێنی و ئەی بە هەر ناشیکەی کردە یەک ئاسایشتان هەیە یەک زانیاری و پارەسنتان هەیە یەک زۆنی حکومڕ ئێمە هەستڵەن هەرێم دروست نەبووە تاوەکو ئەمان بی پارێزن یابی دۆڕێنن دوو هەرێمیان دروست کردو دوو زۆنی دەسەڵات دوو دائرەی داماڵینی سەروەت بۆ خۆیان ئەمە حەقیقەتەکەیە با بێن ئەوان بە ڕاستگۆیانە جارێ هەرێم دروستکەن لەناو خۆیان فەرموو کێش کۆی پەرلەمانەش کێش کۆی نەتەوەیە گەشتێنێک کە پەرلەمان شکۆی نەتەوەیەکە دەنگی نەتەوەیەکە برادەران 1000 نەفرەت و لەعنەتیان نەکرد لەو بەغایی کە ئەو سەردەمی عەبادی سوکایەتی بە دەنگی ڕەفراندۆم کرد لە ناو سنووقەکانە نەیان و ئەو دەنگانە شکۆی نەتەوەیەکە و ئیرادەی نەتەوەیەکی ئازادە ئەی هەر ئەو سندوقانە نییە دەنگی خەڵکی تێخرا و پەرلەمانێکی هەڵبژێراوت هەیە ئەوە نزیکەی ساڵێکە حکوومەت تەشکیل ناکەی ناڵی پەرلەمان ئەسڵەن کۆ ببێتەوە سەرۆکایەتێکی بۆ هەڵنابژێری زۆر ئەمە سوکایەتی نییە بە شکۆی نەتەوەیەک ئەمە هەرێم ناخاتە بەردەم مەترسی ناتوانن دەستورێک دانێن یەکێتی و پارتی نەبێ کێ ڕێی لێگرتو ئەوان دەستورێک دانێن نەیانتوانی دەستورێ دانێن سوپایەکی یەکگرتو دروستکەن ئاسایشێکی یەکگرتو دروستکەن حکوومەتێکی هەرێم ئێستا دروستکەن ڕێز و حرمەت لە پەرلەمان بگرن کێ 2 ساڵ پەرلەمانی داخست لەبەر تووڕەبوون لەسەر سەرۆکی پەرلەمان 2 ساڵ پەرلەمانیان داخست کە ئەنەوە و چایخانێکیان داخستووە ئەمە سوکایەتی بە شکۆی نەتەوەی کورد نییە یا ئێمە ناحاڵین و هیچ نازانین زۆر باشە کاک دکتۆر موسەنا ئاتە سەر پارە ئەبێ بە سوکایەتی بە شکۆی نەتەوە من کاتم نەما بەس بە کورتی ئەگەر پێم بڵیانی بیکەم بە دوایمین پرسیار بۆ جەنابەت کەی ئەم کێشەی موچەیە چارەسەرە بێ ومێدت هەیە لەم نزیکانە چارەسەر ببێ یا بەڕاستی گەیشتووەتەوە ئەڵێن مریشکە ڕەشە من هەمیشە بە ئومێدەوە ئەژیم ئێسەیش لە بەغداین بۆ ئەوەی ئومێد دروستکەین بۆ ئەوەی بە فشار و هەوڵەکانمان ئەوەی لەسەرمانە بیکەین من دڵنیام خەڵک هیچ کەسی نەبێ خوای هەیە وخوای گەورە دەروێک لە ئەو خەڵکە ئەکاتەوە و تۆڵەش لە زاڵمەکانە سەنێ و من هیچ وەختێ بێ ئومێد نیم و بە خەڵکی شەڵێم بێ ئومێد مەبن سەرتان بەرز بێ تەسلیم بە هیچ کەسێکی زاڵم مەبن داوای بەهێزی مەدەنیانی حەقی خۆتان بکەن و ئەم کێشەیەش هەرە بێ چارەسەر ببێ بەڵام زۆر کەی کاک دکتۆر کە شکۆی خەڵکی هەرێمیان وا لێ کرد کەی بەڵێ ناتوانم هیچ بڵێم ناتوانم چونکە سیاست هەمیشە لە گۆڕانایە ڕووداوەکان نازانی بەیانی چی ڕوەدا
بەڵام هەموو لایەک ئەوەی کە ئومێد بەخشە زیاتر هەموو لایەک دەرکیان بەوە کردووە ئەم فشارە گەشتوتە ئاخر قۆناغەکانی حتا ئیتاری تەنسیقیش دەرکی بەوە کردووە کە زیاتر لەمە بڕوا خراپە حتا پێشنیاری وا هەبووە کە بە قەرزش بێ موچەیەک بدەن بە هەرێم بە ئەم کێشەیە لەوە زیاتر قوڵ نەبێتەوە. من زۆ سپاس دەکەم کاتم گرتی زۆ سپاس بۆ جەنابەت کاک دکتۆر موسەنا ئەمین. زۆ سپاس بۆ ئێوەش کە تاوەکو ئێستا ینی کام کامێرەی منە دوو کە تاوەکو ئێستا لەگەڵم بوون سپاس بۆ بینەری بەرنامە کاتێکی خۆش. موچەیەم هەرێمە لە تابوتێکایە چواردەوریان گرتو نازانن چۆنی بنێژن خەڵک بێپارێ و بێموچێ و معاشی وەرنەگرتووە بۆ دوو مانگە چێت معاش نییە خەڵکی فەقیرە تۆ سیر مەکە کۆمەڵێک بازرگان و مەسئولوشت دەوڵەمەنگن باقی خەڵکەکە هەمووی فەقیرە هەمووی چاوەڕێی موچەیە بەغاش لە بری ئەوەی ئەو کەسانەی کە کەم تەرخەمن ئەڵێن داهاتی ناوخۆنە نردووە و قاچاغە فرۆشی و لە باتی بچێ محاسبەی ئەوان کە و دادگایی ئەوان کە یەک میلەتەکە چەوسێتەوە و معاشی خەڵکە بڕێ معاشی مامۆستای فەقیر خانە نشینی فەقیرە بڕێ 10-12 ساڵ هەشکە ساڵی هەر کەسێکی هەگەر پۆرچێک و زێری دەستی دابێت ئەگەر پارێک دەستی دابێتی هەلگرتی هەمیە صرف کردی یعنی کەسێکی چتش دەستی دانەما کەسێکی چ پارەت ماڵدانەمایە ریفراندوم کردوتە هیوی بۆ وی خەلکی چێکردن و کو ئەس دشم دەوڵەتی ڕاگەهینم و دەبێت وی خەلکی پڕێ بە مگرتیتون و کە دەوڵەتی دیاڵا دشکی بینی دچاو موچێت بۆ وی خەلکی دێ دهاتت گومرکا و نافتێ و نافخۆی موچێت خەلکی هات نەدان